سڵاتان لەبێ بنێرانی 1964 متوانە نەقیم لە هەڵقەیەکی تری بەرنامەی سەعاتی سفر بۆ شرۆڤەکاری سەربازی هاتمە وەلاتان. لەم ئەڵقەدا باسی جەنگی دووەمی جیهانی دەکەین، خوێناویترین جەنگ کە ڕوویداوە لە نێوان ئەڵپانیا و وڵاتە هاوپەیمانەکان. دڵنیام ئێوە زۆرتان بیستووە و زۆرتان خوێندووەتەوە لەسەر جەنگی دووەمی جیهانی و ڕووداوانەی تیایدا ڕوویداون. بەڵام کۆمەڵێک ڕووداو و ڕووداوگەلێک لەم جەنگەدا ڕوویداوە. من هەوڵ دەدەم کە لەم ئەڵقەی بەرنامەکەدا وەڵامەکان وەربگرینەوە، چی ڕوویداوە، شەڕە بەناوبانگەکانی ناو جەنگە فراوانەکە چی بوون و ئەو وڵاتانەی کە زۆرترین زیانیان بەرکەوتووە چی بووە و شەڕی ستالینگراد کە یەکێکە لە شەڕە خوێناویەکانی ناو جەنگی دووەمی جیهانی و نۆرماندا و هەروەها شەڕی عەلەمەین و زۆر بابەت و شەڕی دیکە کە ڕوویان داوە لەو ساڵانەی جەنگی دووەمی جیهانیە لەم پرۆگرامە جێم کردوێتەوە و وەڵامتان بۆ وەردەگرمەوە لە عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی. جەنابی عەقید بەخێر بیتەوە. سپاس بۆ جەنابت. هەر یەکسەر لە شەڕەکەوە هۆکارەکانی سەرهەڵدانی جەنگی دووەمی جیهانی چی بوو لە نێوان ئەڵمانیا و وڵاتانی هاوپەیمان لە ئەوروپا؟ جەنگی جیهانی دووەم لە 1 ئەیلولی 1939 دەستی پێ کرد. هەوکارەکانی دوو هەوکاری هەیە، سەرەکی و هەنێکی سەرەکی نییە. هەوکارە سەرەکیەکانی تەوەسع ئستعماری بڵاوبوونەوە، ئەمەیە لە هاوکارە سەرەکیەکانی بوو کە هتلەر ئەیویست بڵاو بێتەوە لە ئەوروپا. دووەمی پەیدابوونی فاشیەت لە ئیتالیا بە سەرۆکایەتی مۆسولینی. هەروەها بڵین هەوکارەکانی تری ئەوە ئیکۆنۆمی ئەوروپا کە ڕووخا لە دوای ساڵی 1929 ئەو قەرزانی کە کەوتە سەر ئەڵمانیا لە جەنگی جیهانی یەکەمە، نزیکەی 35 ملیار دۆلار ئەبوایە قەرزی جەنگی جیهانی یەکەم بداتەوە. ئەڵمانیا ڕووخا بوو ئیکۆنۆمی، دوای ئەوە زەلیل بوو، هەستی بە زەلیلیە کرد بەرامبەر بە ئەوروپا، تایبەتی کە فەڕەنسا چوونەوە ئەڵمانیا زۆر تەعەدایان لە خەڵک کرد و ئیهانەت وەوانە. ئەمە هەوکارەکانی تری بوو کە دەستی پێ کرد. زۆر باشە، یعنی کەواتە ئەتوانین بڵێن درێژکراوەی جەنگی یەکەمی جیهان بووە و ڕێکەوتنامەی ڤێرسای چی دەورێکی هەبووە لەوەیە لە هەڵگرسانەوەی شەڕی جەنگی دووەمی جیهانی. خۆی موعاهدەی ڤێرسای کە ئەڵمانیا زۆر پارچەیان لی کردووە و ئەو قەرزانەیان خستە سەریەوە و ناوچەیان زۆر لی سند، ینی بۆ پۆڵۆنیا و ئەوانە. ئەمانە و موعاهدەیە لە ناو قیتارە وەختی خۆی ڕوویدا زۆر بە زەلیلی ئەڵمانیا تەسلیم بوو کە حزبی قەومی ئیشتراکی هتلەر هات لە بیستەکانە، یعنی ئەویست تۆڵەی ئەوە بکاتەوە ئەو ئیهانەتە بووی، یعنی بە ئیهانەی ئەزانی کە دەبێت قەرەبووی مادی ئەو وڵاتانە بکاتەوە، عەرز و ئاو بگەڕێنێتەوە، زۆر شتی دیکە. باڵێ نەتوانێت فڕۆکە دروست بکە، نەتوانێت سوپا دابمەزرێنێ. ئەمانەوەی سەرەکی بوو، ینی بوو سەرەکی نەبوو، سەرەکیەکان وەکو پێتم و تەوەسعی بوو، بەڵام ئەمانەش هۆ بوو کە بیکاتن. جگە لەوە مەهانە هەیە، ینی تۆ بۆی شەڕ دەست پێ بکەی مەهانەیە بێ بدۆزیتەوە لەناو وڵاتانی دەوروبەر کە بڵین استخباراتی خۆی بڵاو بکاتەوە هتلەر. باش، هیتلەر خۆی سەرۆکی ئەڵمانیای نازی، یعنی هۆکاری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی لە ناوچوونی مەسەلەن ڕەنگە زیاتر لە 50 ملیۆن کەس بێت. ئەمە بۆ وای کرد؟ هتلەر کە لە 1933 هاتە سەر حکم، خۆی پیاوێکی نەمساویە طبعاً، بەڵام نەمسا لە بن باڵی ئەڵمانیا بوو، تایبەتی لە 1938 نەمسای خستە بن باڵی خۆیەوە. هتلەر لە 1933 کە حکمی وەرگرت، قەومی ئاری بە پلەیەکی دانەنەوەی ئاری، سلاڤەکانی بە بەندە و بە هاوڵاتی دەرەجە دوودانی دایانە، ئەبوایە ئەمانەی هەمووی داگیر بکردایە لە پێناوی ئاریەکانە.
ئەوە بوو بیرکردنەوەی ینی بەس بە بیرکردنەوەیەکی باڵێ بەس بەوە قەومی و نەژات پەرستی باڵێ جەنگێکی وای هەڵگرسان زەنگێکی وای هەڵگرستان زۆر باش سەرەتایی شەڕەکە ینی لە پۆڵەنداوە هێرشکرایە سەر پۆڵەندا پۆلیسی نهێنی ئەڵمان چی ڕۆڵێکی هەبوو لەو شەڕەدا گۆستابۆ خۆی هتلەر بڵین لە 1930 کە دەسەڵاتی وەرگرت لە ئەڵمانیا لە 1935 تەجنیدی دانا بڵین خدمەی ئیلزامیە بێ هەموو کەسێ جل لەبەر بکاتن مەشق بکاتن لێرە بۆ خۆی هێزێکی کە مەشقی وەرگرتووە و تەدریبی وەرگرتووە ئەحتیاط هەیەتی ئەمە سەرەکی بوو بۆی لە 1936 بڵین هێرمان کۆرنێک بووە وەزیری ناوخۆ لە لای هتلەر لە بروسیا کە بڵین پۆلۆنیا ناوچەیەکی هەبوو کەرتی کردبوو لەگەڵ ئەڵمانیا ئەلێوێنانە بوو هێزێکی دامەزران لە پۆلیسی نهێنی کە دوایی پێیانەوت گۆستابۆ کامە پۆلیس بەتوانە بواە ئەفسەر محتەرف بواە زیرەک بواە لە تەحقیقا یعنی ئەبواە سیفاتێکی جیاوازی هەبواە ئەمانەی کۆ کردەوە ئەم جیهازەی پێیاندانە جیهازێکی سری گۆستابۆ ئەمانە زۆر دەسەڵاتدار بوون لە شاری داینسک لە پۆڵۆنیا لێەوە شەڕەکە دامەزرا داینسک یعنی بوو هەرێمێ وڵاتێ هەر کۆمارێ بەڵام لەژێر دەسەڵاتی عوسبەت الئومەم بوو ئەو کاتە کە دامەزرا بوو بە حیمای ئەوان بوو بەڵام لەلایەن گومرک و ئیداریات سەر بە پۆڵۆنیا بوو ئەم شوێنەیاندانا چونکە لەسەر دەریای بەڵتیق بوو لەبەر پۆڵۆنیا پۆلیسی نهێنی هتلەر نایادیانە ناو داینسک پێش ئەوەی کە یەکی ئەیلوو شەڕەکە دەست پێ بکە کردیانە پرۆستۆلیۆنانە مزاحراتیان کرد دژی هتلەر و ڕسمی هتلەریانە دڕاند و ئەمە ینی بڵین بۆیە بوو کە پێی بڕوا مەهانە بوو کاهین ئەلێ وێنانە ئیتر لە یەکی ئەیلول هتلەر هێڕشی بردە سەر هەر بە تانک هێڕشی بردە سەر پۆڵۆنیا ینی گۆستابۆ ئیشی خۆی کرد گۆستابۆ ئیشی خۆی کرد لە ناوی بوو گۆستابۆ بڵاو بوو لە هەموو ئەوروپا بڵاو بووبوونەوە گۆستابۆ نێزیکەی ینی بڵین هتلەر کە دای مەزران 45,000 کەس بوون ئەفسەرەکان هەمووشی هەڵبژاردا چونکە دوایەوە گۆستابۆ بەس پۆلیس نەبوو کە کۆرنێک گۆڕا هێرشمان هات استخباراتی لەگەڵیا جووت کرد هەم پۆلیس کە لە تحقیق و لەوانە محتەرفن پرۆفێشناڵن تێگەن لەگەڵ ئەفسەرەکانی استخبارات هەمووشیان هەڵبژاردە بوون ئەوە نەبوو هەر کەسێ بێتن بێەوە گۆستابۆ نەخێر مەشقێکی زۆر سەریان بینی بوو بژگیرابەیە بە هیچ جۆری ئاعترافی ناکردایە چ جۆرە ئەشکەنجە و تەعزیبە کردگەدا ئاعترافی ناکرد ئەمانە بڵاو بووبوونەوە ئەم 45,000 2 ملیۆن جاسووسیان هەبوو سی خوڕیان هەبوو لە ئەوروپا 2 ملیۆنیان هەبوو ئیترەوە بوو هێڕشەکە کرایە سەر پۆڵۆنیا زۆر باشە یەکێک لە استراتیژەکانی شەڕی هیتلەر جەنگی بروسکە بووە ئەمە چییە؟ جەنگی بروسکە حرب البەرق کە پێیانەوت یان حرب الخاطفە ینی بەبێەوەی دوژمن ئاگادار بێ بروسکە تەنسیقێکی زۆر سیر هەبوو لە بینی هێزی ئاسمانی ئەڵمانیا تەمان بۆ ئاگاداریت پێشەوەی باسی بروسکەکە بکەین لە جەنگی جیهانی یەکەمە بڵین ئەڵمانیا بۆی نەبوو فڕۆکە و فڕۆکەوان و ئانە بکاتن ئەمانە هەمووی لە یەکێتی سۆڤێت لە دوای بیستەکانە مەشقیانە بینی هەمویان بوونە فڕۆکەوانی دەرەجە یەک ئەوە نەبوو هەمویان بوونە محتەرف ئەمانەی کە گەڕانەوە و پێش جەنگی جیهانی یەکەم دەربکە ئەمانە شەڕێکی سەریان کرد لە شەڕی ناوخۆی ئیسپانیا ئەلێنانە یارمەتیاندا و ینی بە سەرکەوتنیش ئیتر ئەمە کە وتم تەنسیق لە بینی کەتیبەی دەبابەت مدەڕعات لەگەڵ هێزی ئاسمانیە تەنسیقێکی زۆر سەریان هەبوو هێزی ئاسمانی هەرە قورسەکە کەوتە سەر ئەو ئەکەوتە سەر فڕۆکەوانەکان و فڕۆکەی ئەڵمانیا لە شەڕەکەیە ئەنجا مدەڕعات ئەچووە پێشەوە جگەلەوە ئەساسی بڵین هێرشی بروسک تەشفیر اتصالات
کە نەیەتوانی هەموو ئۆروپا لی تێبگا و حەلیکە کە هتلەر جیهازێکیان دروست کرد بوو بۆ ئەتیساڵات پێیانەوت ئیگما تەشفیر و نهێنی ئەوە بوو سەرکەوتنی بروسکی بەسەرهێنا بەسەر وڵاتانی ترە تایبەتی پۆلۆنیای لە 6 ڕۆژاگرت باش و نەگەڕانەوەیش لە سڵ نەکردنەوە و نەگەڕانەوە لە هیچ شەڕێ مەسەڵەن بکشێتەوە یان ئەمانە هەمووی جێبەجێکرد جگەلەوە تۆ ئەبێ بزانی کە بڵین لە هەشتی ئاب هەشتی 1939 جگەلەوەی پێشەوەی شەڕ دەست پێ بکە ستالین و هتلەر معاهدەیەکیان کرد لە بینی خۆیانە کە یەکێتی سۆڤێت پەیوەندی بەم شەڕانەوە نەبێ بە هیچ جۆرێکی و داخڵ نەبێ و لە هەمان کاتە هتلەر ئەڵمانیا هاوکاری و پشتگیری لە کۆمارەکانی یەکێتی سۆڤێت بکاتن ئەمانە ئەو هەر ڕێککەوت بوون کەچی دوای خێناویترین خێناویترین شەڕ ڕوویدا لە بینیانە ئەم معاهدەیان کە کرد بۆ ئاگاداریت لە ناو پۆلۆنیا کە بەستە بۆ پۆلۆن و رووس ینی یەکێتی سۆڤێتی کۆن رووسیا ئێستا دوژمنی سەرەکی یەکترین چونکە 6 ملیۆن پۆلۆنی کوژرا لەوەیە رووس زۆر یارمەتی ئەڵمانیدایە هتلەریدا لە پۆلۆنیا بە شەرتی هەتاکو تانکەکانی ئەڵمانیا کە لێ ئەدرایان تێکە چوو ئەندازیارەکانی رووس بۆیانیان باشە کردەوە لەناو پۆلۆنیا سنووری پۆلۆنیایان کرد ئەوانی شتەماحیان لە خاکی بوو داگیریان کرد باش ئەی دوای ئەوە ڕێڕێوی شەڕەکە بەرەو کێ ڕۆژ دوای پۆڵندا دوای پۆلۆنیا کە هتلەر دەستی کرد بە شەڕ 4000 فڕۆکە هەیوو پێشتم وت فڕۆکەیانی ئەساس بوو لە شەڕەکانی هتلەرە لە هێزی بروسکە دوایەوە ملی بە هۆڵەندا بەلجیکا فەڕەنسا دەنیمارک نەرویج لە ماوەی دەمانگا ئەم وڵاتانەی هەمووی گرت بەڵام نێزیکەی 1490 فڕۆکەی لێکەوتە خوارەوە لەو 4000 فڕۆکەیە تایبەتی لە شەڕی هۆڵەندا و فەڕەنسا و بەلجیکا ینی لە پۆلۆنیا و ئەوانە و دەنیمارک و نەرویج لە نێوان 200 تا 300 فڕۆکەی ڕۆیی بەڵام بەرامبەر بە فەڕەنساوانە نانەخێر زیاتر لە 1400 ڕۆیی زۆر باشە با بێنە سەر باسی هێزەکانی ئەڵمانیا لەو کاتە باسی هێزی زۆر دەکرێت بەڵام لە ناویاندا بۆ نمونە باسی دوو هێز کە ڕۆڵێکی سەرەکییان هەبووە ئەمەوێ بزانمەمانەیشانشی بووە فێرماخت SS ئەمانە چیان کرد چیان لە توانادا بوو هیتلەر چی پێکردن فێرماخت خۆی هەر چۆن ئەڵێن هەموو هێزی ئەڵمانیا پێ وترا فێرماخت یعنی القوات المسلحة هەموو هێزە بەهێزی دەریایی بەهێزی دەریایی و زەوی و ئاسمانی پێ وترا فێرماخت هێزی ئاسمانی پێ وترا لۆفت فافا ئێستا شەتاکو فڕۆکەی مەدەنی ئەڵمانیا لۆفت هانزا ینی هەر لۆفت فافایان پێوت هێزێکی زۆر بەقووەت بوو هێرمان کۆرنیک ئەو فەرماندەی هێزی ئاسمانی ئەڵمانیا بوو تاکو جەنگی جیهانی لە 1945 لە کۆتاییە گۆڕی جەنەرال ڕۆبەرتیان هێنا بەڵام جەنگ کۆتایی پێهاتوو بوو وە لۆفت فافا ئاخر جەنگ کە کردی شەڕێکی سەختی کرد بۆ دەنبڵات دوایەوە کۆتایی پێهات هێزی زەوی کەتیبەی دەبابات و بڵین پیادە و ئەوانە پێیانەوت هێر HEER هێر بوو ئەمە هێزی زەویان بوو لەفتوافاش هێزی ئاسمانی بوو گریکس مارینج ئەمانە هێزی دەریا بوون ئەمە هەمووی پێوترا ناوی فاخۆن بەو ناوە بوو زۆر باشە یعنی کۆمەڵێک شەڕ هەیە کە ڕوویان داوە لە مودەی جەنگی دووەمی جیهانیە بە خاڵی وەرچەرخان دادەنرێت لە کۆی جەنگەکە بە نمونە ستالینگراد نۆرماندی عەلەمەین بەڵام پێشەوە باسیەوانە بکەم حەزەکەم باسێکی باربارۆسا بکەیت ئەڵمانیا لەو شەڕەدا تاکوێ کشاد دوای ئەوە دێنە سەر ستالینگراد بە وردی باسی دەکەین تاوان پێش ئەوە لە بیرم چوو بە جاناوت بڵێم SS کە دامەزرا تایبەتی لە ئەوەڵی حرەسی قاعاد بوو کە مەسئولیان هتلەر لە شوێنێک خیتابیەدا ئەمانە ئیش و کاریان ئەو بوو ئەو شۆنە بەپارێزن بەڵامی تر بەسە لە بیستەکانەوە دروستکرا
بەڵام دوایەوە تەتەوری پێکرا هەتاکو بووە 3 جۆر SS جۆرێکی کە پێیانەوت فافن SS ئەمانە چەکدار بوون تانک و فڕۆکە و ئەوانەیان هەبوو هێزێکی تایبەتی هیتلەر بوو پەیوەندی بە هتلەرەوە بوو هەر پەیوەندی بە سوپای ئەڵمانیشەوە نەبوو یعنی ئەمانە سەربەخۆ بوون خاز بوون فەرمانیان و زۆر درڕندە بوون مەشقێکی زۆریان بینی بوو فکرێکی قەومی بڵین بووە حزبی قەومی اشتراکی هیتلەر بوو خۆیانەدا بە کوشتا بوویان بیر و باوڕێکیان هەبوو ئەم سێ بەشە پێک هاتبوو وەکو زانەبتم و فافۆن هێزی شەڕ بوو هێزێکی تریان هەبوو ئاسایش و استخبارات ئەمانە کە بڵاوە بوونەوە لە ناو وڵاتانی ترە هێزی سێمی سەرپەرشتی معسکەری دیلەکانیانە کرد و ئەوانە بوون بەرپرسیار بوون لە کوشتنی 6 مەلیۆن جوو و سوستاندنیان بە فڕنەکان لەگەڵ کوشتنی دیلەکانی فەڕەنسا و بەریتانیا و ئەمریکا و ڕووس پێما بێ خراپترین خاڵیش لەسەریان لەسەرەوە هێزە ئەوە بووە هەر کوشتنی و کوشتنیەوە بوو هەتاکو لە قسەر قۆڵیان تاتوو هەبوو ینی دیار بوو ئەمانە SS بوون ئاین بروسک بڵین بەربەڕۆسە خۆی ئەو هێڕشەی کە بڕیاریدا هتلەر بیکاتن معاهدەکەی شکاند لە بڵین لە کۆتایی چلویەکە بەربەڕۆسە بە ناوی ئەمبراتۆری ئەڵمانی کۆن ینی فرێدریکی یەکەم فرێدریک ئەوەل کە شەڕی سەلیبیەکانی کرد و وەختی خۆی هەروەکو ئەفسانەیەکش ئەڵمان باوەڕێ کردەوە ئەم زالامە هەڵەسێتەوە سەرکەوتن بۆ ئەڵمانیا دێنێ ینی شتێکی ئەوایان هەبوو لە مێشکیانە لە هەمان کاتە وشەی بەربەڕۆسە کۆنە ینی وشەیەکی ئیتالی و بە ئەسپانیش بەکاری دێنن بەربەڕۆسە بە معنای هیندێ ڕیش سوور هەر کەسە ئەگەر سوورە بێ ڕیشی سوور بێ پێی وترێ بەربەڕۆسا بەو زمانە هەتاکو لە ئەمبراتۆریەتی عوسمانلیە فەرماندەی هێزی دەریایی عوسمانیەکان لە دەریایی سپی کە ناوی خەیرەددین بوو سپان و ئەوروپا پیانەوت بەربەڕۆسا چونکەوی سوورە بوو ڕیشی سوور بوو بە و ناوادێ مهم لە بەربەڕۆسا کە ئامادە بوو هتلەر هێڕش بەرێتە سەر یەکێتی سۆڤێت جەنەڕاڵەکانی ستالین زۆر پێیان وت وتیان هێڕشەکەنە سەرمان بەڵام ستالین نێویست قەناعەت بێنێتن کە من معاهدەم هەیە لەگەڵ هتلەرە هێڕش ناهێنێتە سەر ئەوە هەڵەیەکی زۆر گەورە بوو ستالین کەوتە ناوی هەرچەندێ جەنێڕاڵەکان ستالین زۆر درڕندە بوو کەس نێوێرە لە ڕووی بوەستێتن 3.5 ملیۆن سەربازی ئامادە کرد ئەڵمانیا بۆ هێڕشکردن بۆ سەر یەکێتی سۆڤێت ئەما ئەو 3.5 ملیۆن هەمویان ئەڵمان نین ئیتالی مەجەر ڕۆمان نەمسا فنلەندا دەنیمارک نەرویج ئیتالیا معنە هەمویان کۆ بوونەوە بە 3.5 ملیۆن سەرباز هێڕش بەرێتە سەری 600,000 زریپۆش مدەڕەعە و سیاری سەربازی ئامادە کرد بۆ 3,000 فڕۆکەی ئامادە کرد بۆ هێڕشکردن 4,000 تانکی ئامادە کرد ئەم ڕقەمە خەیاڵیانە ئەم ڕقەمە زۆر خەیاڵی هێزێکی زۆر سەیرە یەکسەری ترملی بە رووسیاوانە بە بڵین بە یەشەتی سۆڤێتە ئەو کاتە ئەو کاتە کە چووە پێشەوە ئۆکرانیا یەکێتی سۆڤێت بوو کیفی تەو کرد شەڕێکی سەخت زۆر لێوێ کرا کۆمەڵە شەڕ کرا کاتێوە ینی کە باسی ئەم شەڕانە بکەین بە هەنگاو چۆن چوونە پێشەوە بەڵام کیفی کە تەو کرد لە کیفە 5 ملیۆنی کوشت 500,000 کەسی کوشت لە کیف پایتەختی ئۆکرانیا هەنجا لەوێنانەوە ڕەت بوو بڵاو بووە بۆ دووقۆڵ قۆڵێکی بەرەو خارکۆف شاری خارکۆف و سۆمی ئێستاکە ئەنجا ملینا بە بیلگڕوودا چووە ناو ینی لە ئۆکرانیا دەرچوو چووە ناو رووسیاوە ئەگەر بەبیرمان بێ لە ماوەی ساڵێک کە بێتن ئۆکرانیا هێڕشێکی کردە سەر رووسیا چووە ناوچێک کە پیانوت کۆرسک دوای ئەوە کۆریا 10,000 سەربازیشی نرد بۆ ئەو شەڕە ئەڵمان گەیشتە کۆرسک ئالێنانە بوو ئەنجا سوڕایەوە تاکو گەیشتە ستالینگراد یعنی چووە بندەسی رووسیا ئامانجی ئەڵمان چی بوو جەبهەی غەربی
تۆ بەرامبەر بە دوو دەوڵەتی زۆر بەهێز شەڕەکەی یعنی بەریتانیا و ئەمریکا هاتی جەبهەی رووسیا شت کرد و ئەمانەش دەوڵەتی بەهێزن بەڵام ئەو ئالیەتی حربی نەما پێویستی بە ئاسن بوو پێویستی بە خەڵوز بوو پێویستی بە پترۆل بوو بە نەوت بوو ئەویست بگاتە قۆقاز لەگەڵ ئاوی ڤۆڵگایە بۆ ئەوی بتوانێت ئالاتی حربی خۆی بەردەوام بێتن و دروستکات و شەڕکە ئەمە ڕامەکێشە ڕێک بۆ ستالینگراد ینی ئەوەی کە ئەوانەی بەسەر هێزەکانی ئەڵمانیای نازیە هاتبوو لە نەمانی چەک و ئەسلیحە و ئاسن و کۆمەڵەیەک شت ستالینگراد چۆن ڕوویدا و ئەڵمانیا ئەم شەڕەی چۆن کرد هەندێک کەس پیان وایە کە ئیتر سەرەتای کەوتنی نازی لە ستالینگرادەوە بوو دوای شەڕەکەی ستالینگراد بەڵێ کەوتنی ئەڵمانیا لێوە دەستی پێکرد لە ستالینگراد تەوانە سەش ئەگەر بگەڕی بە دوای ستالینگراد ئەو شارە ناوی ستالینگراد نیە ئێستا لە ساڵی 1961 ناوەکەی گۆڕا ئێستاکە ڤۆلگۆگرادە ستالینگراد وە ڤۆلگۆگراد زۆر شاری تریش ناوی گۆڕا ستالینگراد لەسەر ئاوی ڕووباری ڤۆڵگایە بەڵێ ئەیویست ئەوێ بگرێتن کە هێڕشی بردەسەری خۆی تقریبان لە 1995 ستالینگرادی گرت ینی ڕووس تەواو لەسەر ئاوی ڤۆڵگا گیریان خوارد ئاوی ڤۆڵگا زۆر سەرەکی بوو ئەو ڕووبارە بۆ ڕووس چونکە بەو ڕووبارە ئەمداداتیان بۆ ئاهات یارمەتی و ئەوانەیان بۆ ئاهات هاتاکو کە فڕۆکەی ئەڵمان قەسوی کرد ڕووباری ڤۆڵگا ئاگریە گرت لەو نەوتەی کەتیایە تەقیۆ و ئەرشا لە ناوی گڕی گرت و ینی زۆر سەفینەوەوانە زۆستان بەڵام ڕووس دەوێ ستالین ئامادە نەبوو ستالینگراد بدات تایبەتی شارەکە بەناو خۆیەتی ستالینگراد ئەڵمانیا لێرە گەر ستالینگرادی بگردایە ورەی سوپای سووری یەکێتی سۆڤێت کۆتایی پێهات لەبەر ئەوە بە هەر جۆرێبوو نێوین ینی شەڕ لە ناو ستالینگرادا نەوەک لە شەقام مابوو شەقام بۆ شەقام نەخێر دەرگا بۆ دەرگا بوو لە شەقامەکە ئەپەڕایتەوە پات لە قوڕ و عەرزدانانە بەبان مەیتا ئەڕۆیشتی ئەوەندە کەسی تیاکوژرا مەلیۆنێک و 100,000 کەسی تیاکوشرا بەس لەلایەن ڕووسەوە ڕووس چەکی نەبوو چاوەڕێیە کرد هاوکاری بووە بێتن لە ئەمریکا و بەریتانیەوە لە چۆش بۆی هات لە دەریای قەزوینەوە لە ڕێی ئێرانەوە بۆی هات بەڵام ئەو نسبەتە نەبوو ئەو کەمیەتە نەبوو کە بتوانێت خۆی ڕاگر بگرێ ینی بە دە سەربازی ڕووسەوە کە ئەچوونە ناو ستالینگراد بۆ شەڕ یەک تفەنگیان پێبوو دە سەرباز یەک تفەنگیان پێبوو لە پێشەوە ئەڕۆیی تفەنگەکە نوێیەکەی تر بە دوایە ڕۆیی بەس فیشەگیان لە جیرفانە بوو 5-6 فیشەگی لە جیرفانەیە هەر سەربازێک ئەیوتەوەی پێشەوە کە کوژرا تفەنگەکەی هەڵگرە شەڕکە نوێم کوژرا هەشتم تفەنگەکەی هەڵگرە شەڕکە ئاوها بوو شەڕەکەیان لەبەرەوە ئەگەر یەکەم بوو کوژرابایە و تفەنگی بشکا بەیان ئیشی نەکردایە ئەو نە سەربازەی تر هەمووی خەسارەتە هەمووی کوژراتەوە کۆتایی پێهات دا لێرە لە تەمووزەوە دەستی پێکرد شەڕەکە ئەڵمانیان نزیکەی 24 فڕقە زیاتری لێوێنانە هەبوو لە لێوان 600 تاکو 800 کەساری لێکوژرا تاکو توانیان هێزی ئەڵمانیا ڕابگرن لێوێنانە بە هەر جۆرێ بواە نەوەک مەلیۆنێک و 100,000 5 مەلیۆنیش کوشتاری بدابایە ستالینگرادی نادا هەر هێزی پاڵانە بۆ پێشەوە هیتر لێوێنانە ئەڵمان ڕاوەستە توانای نەما جگەلەوە تۆ حیسابی ئەوە بکە ئەڵمانیا پێویستی بە فیشەکە پێویستی بە تەقەیە پێویستی ینی 7,000 تۆپ لێوێنانە هەبوو هی ئەڵمان باش ئەمانە لە چۆ پەیایەکەی تۆ پێویستیت بە گاز کەشوهاواکەش بۆ ئەوان لە بەفرەکە وێرانی کرد ئێستا شوێنە هەیە سەیری کە ڕەشوسپیهی کۆن قەدیمەن پەرەمێزی هەبوو هی نەوت پەمپیان لێدا یان خستە بن مدەڕعە و سیارە ئەوانە بۆی ڕۆنەکەی بتوێتەوە بتوانن بەکاری بێنن ئەوە زۆر سەرەکی بوو ینی بۆ هین دۆڕاندنی ئەڵمانیا کۆتایی جەنەڕاڵەکانی ڕووس بە ستالینیان وت هێزیان تەواو بێتاقەت بوون وەستان ئێستا دەوری ئەوە هات کە تەوقییانکەین بیسوڕێنە بە پشتیانە ئەوە بوو عملیەتێکیان کرد بە ناوی ئەوە ڕاستەوە هێزی ئەڵمانیان تەو کرد و زیاتر لە 240,000 کەوتنە دیل بەدەست ڕووسەوە و ئەلێەوە ئیتری شکاندنی ئەڵمان دەسی پێ کرد باشەوە ینی دەوترێت خوێناویترین شەڕ بووە لە تەواوی مێژووە هەر بەڕاستی وایە
شەڕی ستالینگراد نە لە پێش ڕووی داوە وەنە لە دوا ڕۆژیش ڕووەداتەوە شتی وە ینی شەڕی ستالینگراد شتی وە ڕوو ناداتەوە ئەگەر بۆمبی ئۆتۆمی بەکاربێنی دوو سوپا بەرامبەر بێ یەک نەبێ ئەوە نە کەس شتێکی ترەیە هەتاکو تۆ ینی ونستۆنت چێرچل ڕئیس وزەرای بەریتانیا کە لە مؤتەمەری تەهران ستالینی بینی لە 1943 شیرێکی داپی سەیفێکی داپی بۆ هەدیە بۆ ئەوەی کە لە ستالینگراد ئەم شەڕەیان کرد و لە هەمان کاتە ینی وڵاتانی تر وەکو فەڕەنسا و ئەوانە کە بینیان ستالینگراد بەو شێوازە وەڕاگر بوو سەرکەوتنیشی بەدەستێنا بووە نمونە بۆ ئەوانیش بۆ وڵاتانی تریش بۆ فەڕەنسا بۆ هۆڵەندا بۆ ورەی داپیان ئەمانە کە توانیان ئەم شەڕە بکەن ئەی بۆ ئێمە نەیکەین وڵاتی خۆمان ئازاد بکەین ینی ئەمە ڕێگای کردەوە نەوەکە بەس ئەڵمانیا بشکێتەوە کە لە ڕۆژە ئاواشەوە ورە بەرزکاتەوە ئەڵمانیا بشکێنەوە ئەنی هەندێک جار مەسەرەن هەندێک شتی لەسەر ئەو شەڕە دەخوێنیتەوە ڕەنگە بۆ هەندێک کەس جێگەی بڕوانە بێت بە نمونە باس لەوە ئەگرێت تەمەنی سەربازێک لەو شەڕەدا ڕەنگە 24 سەعات بێ هەندێک کەس تەواو کەمێکاتەوە لێ ڕەنگە 15 خولەک ژیا بێ و کوژرا بێ ئەمانە دروستن بۆ ئەم شەڕە ڕوویانداوە بەڵێ ینی تەمەنی ینی ڕێک ئەمەیە کاک سەلام شەڕی مانوونەمان ئەمەیە ئەمەیە تۆ مەلیۆنێک و 100,000 لێ بکوژرێت سێری ئەو ڕقەمە بکە ینی ئەچیتە مەیدانی شەڕەوە سەرباز هەبووە چووەتە مەیدانی شەڕەوە سێ خولەک ڕانەوەستاوە بەرگەی نەگرتووە ینی ڕاستە ئەم ڕقەمانی کە باسیەکەن ئەم کاتژمێرانە باسیەکەن بەڵام ڕووس یانیسە تۆ ئەگەر جەنگی جیهانی دووەم ئافرەت زۆر ڕۆڵی هەبوو لەو شەڕەیە تایبەتی بۆ نمونە مەسەڵەن فڕۆکەوان کەم وڵات بوو کە ئافرەتی هات بووە فڕۆکەوان و بەشداری جەنگیان کرد لە ستالینگراد و لە کییف و لە کۆرسک فەرماندەی هێزیان ینی ئەلکساندرا ئەو ئافرەتە بوو کە ستالینی ئقناع کرد دەبێ ئافرەت فڕۆکە لێ بخرێشە بە هەرچەنێ فڕۆکەی کۆنیان داپیان و زۆریشان لێکوژرا هەتاکو ئەڵمان پیانەوت ساحربازەکانی شەو هاتن تەنها شەوان هێڕشیانە برد فڕۆکەکانیان کۆم بوو دە دەنگیەوە دیار بوو ئەڵمانەکان سەیری ئاسمانیان نەکرد جویان لە فڕۆکەکانە بوو دوایەوە خەناسی ئافرەت لە ستالینگراد جگە لە ئێمە وەختی خۆی باسی ڤاسیلی زاچیمان کرد یعنی تاتی ئەو ئەوانە خەناسی ئافرەتی زۆر هەبوو ینی ورەی بڵین سوپای سووری بەرز کردەوە لێرە شتێتریش هەیە گۆرانی کاتیۆشە هاشەم گۆرانێ چییە؟ گۆرانیە دەرچوو بە کاتیۆشە کچێکە نامە بۆ دەستگیرانەکەی خۆیە نێرە لە مەیدانی جەنگەوە کە من چاوەڕێتەکەم ئەمە بووە 150 ورەی سوپای سووری سۆڤیەتی بەرز کردەوە لە هەموو شو ئێستاکەش تاکو ئەم ڕۆژە لە هەموو مناسبەیەکە ئەو گۆرانیە لێ دەنەوە کاتیۆشە دەتوانن سێرچی بۆ بکەنەوە گۆرانیە لێ بگرن ئەرقامەکان بەڕاستی زۆر زۆر ینی خەیاڵین ئەوەی کە جەنابەت باست کرد بە تایبەت لە ڕووی کوشت و کوشتارەوە لە خۆ بەدەستەوەدانی ئەڵمانەکان کە 250,000 سەرباز پێم وابێ خۆی بەدەستەوەدا دوای 91,000یان بە دیلگیران دوای کۆتایی هاتنی شەڕ پێم وابێ 6,000یان ینی ئەوەی کە ڕزگاری بووە ئەم ڕقەمانە خەیاڵین ینی ئەوەندە بکوژرێتەوە لە خۆ بەدەستهۆدان و بە دیلگرتنوانەوە هەر بەجددی بەرامبەر بە دیلی یەک وایان دەکرد بەڵێ زۆریان ینی بۆ نمونە سەکە ئێماڵین 3 ملیۆنی سەربازی رووسی دیلە لە لای ئەڵمانیا لە بیدایەتی شەڕی بەربەڕۆساوە باش تو باشە ئەم 3 ملیۆن دیلە 3 ملیۆن و نیو چۆ دایانەنیت چ خواردنێکیانە دەیتێ ئەمانە پێویستیان بە برینداریان تایە نەخۆشیان تایە پێویستیان بە دەرمانە پزیشکە نەخۆشخانەیە تۆ لە کاتی شەڕە ئامادە نیە ئەمانە دابمەزرێنی لەبەرەوە لەو 3 ملیۆن و نیوە لە نیوەی زیاتر بەبانەوە مردن هەر بەسەرما و برسیەتی و هەمان کاتیشا لە تەرەفی رووسیا هەروەها دوایەوە تۆ ئەگەر ستالین کوڕەکەی
کەوتە دیل بەدەستی ئەڵمانەوە. ئەڵمان بە ستالینی وتی جەنەراڵم بدەرەوە بە کوڕەکەتەی گۆڕمەوە کە ئەفسەرێکی بچووک بووە ئەویشوتی نایگۆڕمەوە، ینی کوڕەکەی من وەکو سەربازێکی سۆڤێتیە لە شەڕە نایگۆڕمەوە بە جەنەراڵەکە. ئەم دیلانە ئەوها لە ناوچوون بە سەرماو بە برسێتی. زۆر باشە کاک سەلام. ئەیلانی سۆڤێت زیانەکان چی بوو بۆی لەو هێرشەی ستالینگرادە؟ چەندێک کوژراویانە بوو، چەندێ دیلیانە بوو؟ ئێستا بە کۆ بڵین لە جەنگی جیهانی دووەمە، ینی لێنانە مەلیۆنێک و 100,000یان لێکوژرا. باشە، بەڵام بە کۆی گشتی لە هەموویە لە نێوان 26 تا 27 ملیۆن کوشتاریاندا یەکێتی سۆڤێت. بەس بۆ ئەوی هێزی ئەڵمانیان ڕابگرێ لە ڕووباری دنێبرۆ سەدەکانی تەقاندەوە و عالەمە هەمووی خنکا لە بن ئاوە، ینی کوشتاری ڕووس زۆر بوو چونکە لە ئەوەڵی چەکی نەبوو بۆ شێوازە بەرامبەر بە چەکی ئەڵمانی بوەستێ. هەرچەندێ لە نزیکەی 34 تاکو 35,000 تانکی دروست کرد لە جەنگی جیهانی دووەم لە جۆری T-34 لە جۆری T-60 ئەم تانکانە کە چوە مەیدانی شەڕۆ. بەڵام ئەم تانکانە هەرچەندێ ناڵێن بەهێز نەبوو، سەریع بوو، مناوەڕەی بەقووەت بوو، بەڵام نێتوانی بەرامبەر پانزەر چوار و تایگەر پانسەر بێست تایگەری ئەڵمانی بوەستێتن. یان لە یەک شەڕێکە عریفێکی ئەڵمانی 24 تانکی T-34 سوتاند هەتاکو تانکەکەی شکا و لێدرا بەتەنیا. بەڵێ زۆر باشە. پێش باربارۆسا ئەڵمانیا پلانێکی هەبووە ئۆپەراسیۆنی شێری دەریا، بەڵام ئەنجام نەدرا. بە هۆکاری چی بوو؟ شێری دەریا ئەو پلانە هتلەر داینا کە بپەڕێتەوە لە مانشە خەلی، ینی بڵین چەناڵی ئینگلترا لە فەڕەنساوە بپەڕێتەوە ئینگلترا بگرێتن. بەڵام تاخیربوونەکەی یەک هەڵەی هتلەر بوو، ئەوایە جێبەجێی بکردایە نەچوایەتە جانیەچێتی سۆڤێت دەرگایانی سەرەتا ئەوەی بکردایە، ئەوەی بکردایە قەناعەت بکە، ینی لەو بڕوایم کە ئەتوانێت بیگرێ. بەڵام لێرە کە باسی ئێمە هێڕشی بروسمان کرد لێرە دەورینەوە کۆتایی پێهات، چونکە هێرمان فەرماندەی هێزی ئاسمانی ئەڵمانیا لۆتفافا لەو بڕواایە بوو کە بتوانێت هێزی ئاسمانی بەریتانیا لە ناو بداتن. ئەو کاتە بەریتانیا فڕۆکەیە کە بوو پیانەوتە سپێت فایر، ینی باسیقات لە بە کوردی نایڵم ناوەکەی زۆر ناشرینە. سپێت فایر ئەمانە توانیان شفرەی ئیگما بدۆزنەوە کە هێرشەکانی ئەڵمانیا چۆن ئەکرێتن، کە فڕۆکەی ئەڵمانە چوە سەریان لە ناکاوە فڕۆکەی بەریتانی پەیدا بوو، سەریان سوڕما بوو، نەیتوانی هێزی ئاسمانی بەریتانیا لە ناو بدا. بەڵام بەریتانیا لەو شەڕەیە بەتەنیا نەبوو، فڕۆکەوانی ئەمریکی، فڕۆکەوانی کەنەدی، فڕۆکەوانی نیوزلندی، فڕۆکەوانی هندی. تەمان لێرە باسی هندستان ناکەن داماوانە کە چەندێک کوشتاریان هەیە، چەندێک هندستان شەڕی کردووە لە جەنگی جیهانی دووەمە، هەتاکو فڕۆکەوانی هندی ینی بەشداری کردووە لەم شەڕانەیە. ئیترە کە ئەمەی تاخیر کرد هۆیەتری هەبوو، جوغرافیای دەنیمارک و نەرویج لەگەڵ فەڕەنسا مساعد نەبوو کە بپەڕێیتەوە. دوای ئەوە پێش ئەوەی عەمەلیە هین بێتن تۆ دنگرگت هەیە، مینای دنگر، شاری دنگرگی فەڕەنسی کە 400,000 سەربازی هاوپەیمانان لەوێ گیریان خوارد، ئەڵمانیا تەوقییان کرد. بە موعجیزە بە شتێکی زۆر سیر بەریتانیا توانی ئەم 400,000 سەربازە بپەڕێنێتەوە لە مانشە لە چەناڵی ئینگڵند بۆ ئینگلترا. ئەمانەی لە ناو نەدا نەیتوانی، ئەمەش سەبەبێ بوو. تاخیربوونەکەی ئەوە بوو کۆتایی ئیتر هێزی ئاسمانی بەریتانیا و فەڕەنسیەکان لەوێنانە فڕۆکەوانەکانیان لێ شەڕیانە کرد،
ئەمانەوە کارە بوون کە ئەو کارانە بوو کە شێری دەریا ئەنجام نەدرا. دەریای جێبەجێ نەکرد و تاخیری کرد و چووە جان سۆڤێتەوە ئەگەر بیکردایە شەڕ کۆتایی پێ هات لە یۆنانە بەریتانیاشتەوە. باش با بینە سەر یەکێکی تر لە شەڕە گرنگەکان عەلەمەین کە لە نزیکی ئەسکەندەریە ڕوویدا. ئەم شەڕە چۆن ڕوویدا و ئەڵمانیا چی کرد لەو شەڕەیە؟ شەڕی ئەفریقیا ئەڵمان کە ویسی یەک دەریای سپی بەدەستی ئەڵمانیا نەبوو. ینی بڵین هاوپەیمانەکان ئەوان دەریای سپیان زیاتر کۆنتترۆل کردبوو وەکو جەزیرەی قوبرۆس سقلیا گریک ئەمانە بەدەستی ئەوانەوە بوو. ئەڵمانیا کە لە مەغربەوە دەستی پێکرد طبعاً سەرکردەکەی جەنەرال فێلد مارشال ئەرڤین ڕۆمڵ. ئەرڤین ڕۆمڵ پێیانەوت ڕێوی بیابان فەعلە بالسەحرا. ئەو زەلامە مێشکێکی سەیری پێوە بوو، ینی بەڕاستی ئەفسەرێکە دووبارە نابێتەوە لە ناوسپایی ئەڵمانیا. تاکو گەیشتە هەتا ئەمە جەزائیر و تونوسی لیبیا ئەمانەی هەمووی گرت پاڵی بەهێزەکانی بەریتانیا و وڵاتانی تر کردبوو، چونکە تەنیا بەریتانیا لەوێ شەڕی ناکرد. ینی لە شەڕی عالەمێنە یۆنان، نیوزلەندا، جەنوب ئەفریقیا، مەسر، هێزی مەسر ینی کە بەریتانیا کردویانە چەکدار بۆ خۆی، وڵاتانی تریش بەشدار بوو لە ئەفریقیا. بڵین سەرکردەی هێزەکانی بەریتانیا و کاتە لە یۆنانە ئاینی جەنەرال فێلد مارشال بێرنارد مۆنتۆگۆمری بوو. ئەویش ئەفسەرێکی سیر بوو، ینی منم دوو ئەفسەرم لە ساڵی 1970 بەرامبەر ڕۆمڵ لە یەک ئاسا هاردووکیان لە یەک مستەوایە بوون. پلانی وایان دانا، ینی ئەم پلانی دانا ئەو خۆی لێ پاراست، ئەم دایانە ئەو خۆی لێ پاراست. شێوازێکی سیر بوو. هەتاکۆ بڵێن کۆن کتابێکی هندیم خوێندبووە، نووسەرێکی هندی نووسی بووی، ئەیوت ئەم دوو ئەفسەرە لە ڕۆژی قیامەت ئەمانە بە تەنیا دادگاکرێن. شتێکی سەیری نووسی بوو لە سەریان، لەوێشە بێتە شەڕیان. زیرەک بوون هەردووکیان، بەتوانا بوون. بەڵام ئەرڤین ڕۆمڵ کێشەی ئەوە بوو کە تابیعی نەبوو، نە گازی پێگەی، نە ئاو، نە فیشەک، تەقەمەنی پێ ناگەی. تاکو چەندجا بروسکەیە کرد بۆ هیتلەر پێویستیم بەمانەیە ناتوانم. ینی هیتلەر پێوت سەربازی بەهێزت هەیە پاڵ بە تانکەکە بنێەوە بڕۆ شەڕەوە، ئەگەر نیتە لای دوژمنت گاز هەیە بڕۆ لەی سەنە و تانکەکانت بخەئیش. یعنی هەتاکو ئەوەی لێ هاتوو ئەیوت نازانم ئاو بە سیارە بدەم یان بە سەرباز بدەم لەم سەحرایە بیخواتەوە، هەمووی سیارەی کوڵان لەو گەرمایە. ئەو بۆ ئەو کاتە بڵین سیاری فۆگسواگن بەبێ ئاوی شێ کرد هاتە مەیدانەوە. شەڕی عەلەمێن خۆی دوو شەڕ بوو، بەڵام شەڕی دووەم ئەوە سەرەکیەکە بوو لە عەلەمێن 90 کیلۆمەتر لە ئەسکەندەریەوە دوور بوو. مۆنتۆگۆمری بەرنارد مۆنتۆگۆمری شوێنێکی سەیری هەڵبژار بۆ شەڕەکە، ینی جوغرافیای شەڕەکە کە چوە بەرگری بکە لە ئەسکەندەریە، چونکە ئەگەر ڕۆمل ڕەت بوایە لە ئەسکەندەریە ئەوە لە سینا پەڕایەوە، کە لە سینا پەڕایەوە ڕۆژ هەڵاتی ناوەڕاست هەمووی کۆنتترۆل کرا و هێزی یابان لەو لاوە هاتووە. ئەو کاتە هەتاکو ئێرانی بگرتایە دەریای قەزوین نامە خەتی یارمەتی تابیە لۆجستی لە بینی سۆڤێت و هاوپەیمانەکان نامە. ئیتر شەڕی عەلەمێن لەوێ کە دەستی پێکرد ناوچەیە بوونەوە کیلۆمەتر دوور. باکووری دەریای سپی بوو، باشووریشی منخەفەض ئەڵقەتارە وەکو دۆڵێ بوو کە لەوێ حەسرە بێن ناتوانێت. لە هەمان کاتە هەمووی گرد بوو بوورە دوو شاخیشی لێ بوو، شاخی باڵندە لەگەڵ شاخی خێ، جەبەل الملح و جەبەل الطەیر، ئەو ناوچەیی گرت. بەڵام زیرەکیەکەی بەرنارد مۆنتۆگۆمری ئەوە بوو ئەیزانی ڕۆمل پێویستی بە سوتەمەنی و ئەوانەیە، هەمووی لە من عەرز شاردەوە، هەڵی قەند زەوی وەکو ژێرزەمی تانچی گاز و سوتەمەنی و ئەوانەی هەمووی دانا و بانیدا. هەر بەڕاستی یعنی ڕێوی بیابان نەیتوانی چاری مۆنتۆگۆمری گەیشتە سەری
گەیشتە ئەو شوۆنە بەڵام نێزانی لە بنپای هەمووی گاز و هەیە ڕۆمل بەڵام لەو ڕێژەی کە عەلەمێن دەستی پێکرد ڕۆمل گرانەتای بوو ینی پلەی گەرمای لە 39 ڕەتیدا بوو ئیتر لەوێ هێزی ئەڵمان شکایەوە ڕۆمل لەوێ شکایەوە کەشکاشەوە ئیتر هتلەر بانگی کردەوە بۆ بەرلین بەڵام لە لای هتلەر کە دەرچوو بە سیارەکەی ماوەیە ڕۆی فڕۆکەیەک بڵین مەجهول کەس نەیزانی بەریتانی ئەمریکی ئەڵمانیا فڕۆکەیە لێیدا و کوشتی ڕێوی بیابان ڕێوی بیابان لێوێ ئەرزان ڕێوەند بەڵێ زۆر باشە نۆرماندی با باسی نۆرماندی بکەین کە یعنی وا ئەخوێنرێتەوە شەڕە کەیتر دوا بزمار لە تابوتی نازیەکاندرا تابوتی ئەڵمانیا درا لە دوای ئەو شەڕەوە ئەمە چۆن ڕوویدا و ئەڵمانیا بووە شکار لەو شەڕەیە ئێمە کە ئەڵێن مەسەلەن ئەوان بەریتانیا ئەمریکا وڵاتانی ترەڵێتن بسمار لە تابوتی ئەڵمانیا درا نەخێر بسمار لە تابوتی ئەڵمانیا لە ستالینگرادەوە دەسی پێکرد ئەوێ ئەساس بوو لاوازیان کرد تەواو لاوازیان کرد هێزەکانی دوایەوە لە نۆرماندی شارێکە لە پاریسەوە 200 کیلۆمەتر دوورە باش ئەگەر سەیری نەخشەی نۆرماندی بکەی ینی لەسەر دەریای مانش سەیریەکەی زەویەکەی ئاوەکو ڕقم هەشتی لێ هاتووە دوو سەرەکی شاخی هەیە لەم لاو لەولایە مەساحی زەویەکەشی زۆر نییە زۆر 6 کیلۆمەترێکە پێم وابێت 4 گۆش تۆ ئەوێنانە کە هەڵبژاردرا بۆیە گەر هێزەکانی بەریتانیا و ئەڵمانیا و کەنەدا و نیوزلەندا و دابەزن لێنانە بتوانن لە ناوچەیەکی بچووکە شەڕ بکەن نەوەک فراوان بێتەوە دوایەوە لە نۆرماندی 160,000 سەربازیان بۆی ئامادە کرد 11,000 فڕۆکە 7,000 سەفینەی حربی 4,100 بەس سەفینەی ئینزال بوو ینی سەربازی تیا بوو کە دایە گرت لە 5 قۆڵەوە دابەزین لێ قۆڵ نەبوو لە 5 قۆڵەوە دابەزینە سەر ئەڵمان ئەو قۆڵەی کە سوپای SS لێبوو ڤاڤن SS ینی کام ژمارانە باسی ناکرێتن لە کۆنا خوێندومەتەوە 12,000 SS ئەڵمانی ڤاڤن 45,000 کەسیان کوشت لێنانە هەر لەوێ 45,000 لەوێ 45,000 بەریتانی و ئەمریکی و کەنەدی و ئوسترالی و نیوزلندیان لەوێ کوشت باش ئیتر ئەوە کە شکایەوە کۆتایی پێهات تۆ 11,000 فڕۆکە و 7,000 سەفینەی حربی لێت بداتن ئەڵمانیاش بێهێز بوو بەسایی سۆڤێتەوە لە ستالینگرادەوە نێتوانی هاوکاری ئەمانە بکە ئیتر لێ دەرگا کرایەوە بۆی ئەڵمانیا بشکێتەوە تایبەتیش بڵین شارل دیگۆڵ لە فەڕەنسا کە پێی ئەوترێ ئەندازیاری فەڕەنسیەکان کە ئەو سەرپەرشتیەکە حکمی وەرگرت توانی تەوقی هێزەکانی ئەڵمانیا بکە لە قۆڵێترەوە و جەنەرال شۆڵتس تەسلیم بێ و ئەو قۆڵە بکرێتەوە بە تەواوەتی تەسلیم بوون و تر ڕێگاکە کرایەوە بۆ وڵا حەزەکەم باسی ئەو پلانە بکەیت یعنی پلانەکە باس لە شۆکێنەری پلانەکە دەکرێت دژی ئەڵمانیا لە نۆرمادا یعنی لەلایەن مەسەلەن ئایزنهاوەر و مۆنتۆگۆمیری و ئەمانە ڕۆڵەکە چۆن بوو لە چەرچل و ئایزنهاوەر ینی پلانەکانیان کەدانە تۆ لە بیرت نێشێتن تەنها ئەوە نەبوو لە دەریاوە کە هێڕشیان بردەسەری ینی تۆ هێزی تایبەتی بەریتانیات هەبوو هێزی تایبەتی بەریتانیا پێش ئەوان بە پەرەشوت بە ئینزال شەوان دابەزینە پشت هێزەکانی ئەڵمانیا ئەلێوێنانە دوای ئەو هێزەی ئەڵمانیا ئەوەنە نەبوو لێوێنانە هەمووشی بڵین سەربازی تازە بوون ئەو مەشقەی کۆنیان نەبینی بوو کە لێوێنانە و شەڕە بکەن ئەڵمانیا چاوەڕێەوەیە کرد هێزەکانی ئەڵمانیا کە لە نۆرماندیەمەی بەسەر بێ یا بە پلانەکەی نەئەزانی کە نەیەزانی بە پلانەکەی نازانی چونکە وەکو پێتم وتیانی تەشفیری ئەڵمانیا نامەکانیان هەمووی ئاشکراکرا ئەڵمانیا چییە کاتن ئاشکراکە ئینگلیس پێزانی لێ لە شاری شفڵد وەکو معسکرێکیان کردو بووە ژێرزەمی جیازی ئیگمات جویان لە هەموو سەرکردەکانی ئەڵمانیا بوون
کە پلانەکانیان چێ و لە چۆ هێزی بەرگری بکەن توانیان هەڵیان بخەڵەتێنن بەڵێ و شەڕیش پێێتەوە الحرب خۆدا کە بتوانی هەڵی بخەڵاتیانی من لەم قۆڵەوە دێم بەڵام خۆی لە قۆڵێکی ترەوە دێتن بۆت زۆر باش. زانیاریەکی سیر لەوە ڕۆڵی فەڕەنسیەکان بوو لە نۆرماندا هەرچەندە کە داگیر کرابوو فەڕەنسا جەناب دەزانی لەلایەن ئەڵمانەکانەوە بەڵام بزوتنەوەی ڕزگاری فەڕەنسا ڕۆڵێکی باشی هەبوو ئەوان ڕۆڵەکەیان چۆن گێڕا لەوەی کە یارمەتی ئەو وڵاتانە بدەن بۆەوەی کە ئەڵمان بشکێ لە نۆرمات. فەڕەنسا چەکداری هەبوو لە ناو فەڕەنساشما بوونەوە ئەمانە کردیانە پارتیزانی ڕۆڵی ئەوانە سەرەکی ئەوە بوو کە تۆ دامی لۆجستی نەهێڵی لە چۆ فیشەگت پێ بگا سیارەت پێ بگا تانکت پێ بگا لە نیوە ڕێگا لە پشتەوە لێدر ئەمە زۆر زەرەری بە ئەڵمان گەیاند ڕۆڵی ئەوانە ئەمانە بوون کە کردیان و بە سەرکەوتن ینی سەرکەوتن لەم کارەیەوە زۆر ئەڵمانیشیانیان کوشت لێنانە و ڕێگاوانیان لیان بڕی جگەلەوە تۆ فڕۆکەوانەکانی فڕەنساش لە بەریتانیا هەمویان بە فڕۆکەی بەریتانیا ئاهاتن شەڕیانە کرد ینی فەڕەنسا کۆڵی نەدا بە هیچ جۆرێکی دەمادام باسی فەڕەنسامان کرد زۆر باس لە هێڵی ماجینۆ دەکرێت کە ڕۆڵی هەبووە ئەوش ئەوە چییە و هێڵی ماجینۆیە؟ هێڵی ماجینۆ خەتێکی دیفاعیە دروست کرا وەکو هێڵی باردێف خەتی باردێف لە ئیسرائیل کە بە بەرامبەر مەسڵ داینا لە سەر سینە ئەو ماجینۆی لەسەر سنووری ئەڵمانیا بە تەواوەتی دایمەزران و زۆر بەهێزی کرد ناشکا بە ئاسانی نە بە تۆپی تانک نە بە تۆپ نە بە فڕۆکە سەنگەرەکانی زۆر قایم بوو زۆر بەهێز بوو سوپای فەڕەنسا هەمووی لێ بوو شەڕ کە بەردەوام بوو لێنانە ئەڵمانیا نەیتوانی بیشکێنێ لە شەڕەکەیە زۆری خایاند هەتاکو SSی نردف باڤن SS گۆستابۆ چوونە ناویەوە لە ژوورەوە تەقینەوەیانە کرد بڵین دیعایان بڵاوە کردەوە یان وت ئەڵمان چەکێکی دروست کردووە تۆپەکە لە سەبەکانەدا ئەی تەقێنێ دێتە ژوورەوە لەگەڵەوەشانە ڕوخە ماجینۆ تاکو التیفاف کرایە سەری ماجینۆ هەر شەڕێ کرد ئەڵمان گەیشتە پاریس ماجینۆ هەر شەڕێ کرد سقوتی نەکردووە کە ڕئیس وزەرایان گرت حکومەتی فەڕەنسایان گرت پێیانیان وت تەسلیم بن بە ماجینۆ بڵێ تەسلیم بێ ئەگەر تەسلیم نەبێ فەڕەنسیەکان پاریس هەموو یەکوژین هاوڵاتی حکومەت هەمویان هەمووتانە دەستپارێزی ناکەن دەستپارێزی لە کەس ناکەین هەتاکو هیتلەر خۆی چوو بۆ زیارەتی بورجی ئیڤڵ ینی لە فەڕەنسا ئیتر مەزبوور حکومەتەکە فەرمانی دا بە جەنێڕاڵەکانی ماجینۆ کاکە تەسلیم بن تەواو ملەتە کوژن ئەنجا ماجینۆ سقوتی کرد و ئەڵمان توانی بیگرێتن زۆر باشە باسی ئەم هەموو شەڕەمان کرد خۆ ناکرێ باسی ئەو شەڕە گەورانە بکەین و باسی چەکەکانیان نەکەین کە چی بەکاراتوە زۆر حەزەکەم باسی ئەو بکەین چی جۆرە چەکێک لەلایەنە وڵاتانەوە چی جۆرە فڕۆکەیەک زۆر بەکارێنراوە زۆر فۆکەسی لەسەر بوو بۆ شەڕانە بەلایەن ئەڵمانەوە ئەو چەکانەی کە بەکاری ئەهێنا لە فڕۆکە لە لۆفت فافاوە فڕۆکەی مسەرشمیت ١٠٩ بەکارەهێنا هەر مسەرشمیت بەناو ئەو کەسەی کە دروستی کرد فڕۆکەیەک لەو زەمانە زۆر پێشکەوتوو بوو ینی مناوەڕەی هەبوو توانای ئاسمانی چەکەکانی ئەمە دەوری سەرەکی هەبوو لە شەڕەکانە ئەم فڕۆکەیە لە جۆری زەوی بانزەری هەبوو پانزەر یەک دروستی کردبوو 2 3 4 تانکی تری هەبوو بەس ئەمانە جیاواز بوون جگەلەوە پانفەر بێست تایگەری هەبوو تایگەری ئەڵمانی تانکێک بوو ینی سیر بوو بۆ ئەوەنە بە مەترسیدار تایگەر ناوەبرا تایگەر یەک توانایەکی زۆر بێزی هەبوو لە تۆپەکەی لە درعی یعنی تانکی بەریتانی و تانکی ئەمریکی حتا کوتی 34 بە یەک تۆپ نەیەتوانی بیشکێنێتن کە تۆپیش لە تانک بدەیەوە زانێ لە چۆتەوە لێت داوە تۆپی ئەو تانکەکەی تۆی لە ناوەدا
زۆر بەهێز بوو ئەگەر تاکو سەیری نیظامی زنجیری و ئەوانەی بکەی سەیری وی لە ئاسنەکانی بکەی چۆن دروست کراوە یعنی ئێستاکە بۆ نمونە بە بینەران بزانن کە من باسی تانکی تی 54 و 55 مە کرد و 72 پێشکەوتێتر چۆن جیاوازیەکەی لە بینیان ئەگەر لە شکڵان نایزانی تەنها سەیری ویلەکانی کە ئەمانە 5 ویلە 72 بەبانەوە 6 ویلە لیوبار دەبێتە 7 ویل شانی ئەمە زیاد کاتن ئەتوانێت لە چاڵێکە بەپانی 2 مەتر چەندێ قوت بێ لی بپەڕێتەوە ناکەوێتە ناوی تایگەر وابوو نە ئاسن نەتەل نە خەندەق ڕێی لێ ئەگرت بەرەوە زۆر مەترسیدار بوو کە ڕشی هەنا ئەچوە پێشەوە زۆری هەبوو نابوو شێوازەی کە بڵین بانزەر و پانزەری هەبوو نا ئەوەنەی نەبوو فریا ناکەوت دروستکە پێویستی بە پارچە ئەبوو پێویستی بە ئاسنە پێویستی بە موادی خامە لە زەویە کە تۆ دەریکەی دروستیکەی ئەڵمانیاش فڕۆکەی بەریتانیا و ئەمریکا و رووسیا کارخانەکانی وانەی زۆر تێکش و نەیەتوانی دروست بکاتن باش دیتە سەر بەریتانیا مەسەڵەن بەریتانیا باشترین فڕۆکەی ئەو کاتە سپێتفایر وەڵا حەزەکەم باسی فڕۆکە بە تایبەت بکەین ئاسمان لەلایەن کێوە کۆنتترۆل کرابوو و ئەو فڕۆکانە چی بوون کە بەکار داهات ئاسمان لە بیدایی جەنگە تاکو فەڕەنسا و ئەوانە ژیرە کۆنتترۆلی لەدەست ئەڵمانیا بوو باش ئەوان هێزی ئاسمانی ئەڵمانیا زۆر بەتوانە بوو فڕۆکەوانەکانیان زۆر بەتوانە بوون لە بەریتانی و ئەمریکیش بەتواناتر بوون و ینی تۆ تەسەوەر بکە جەنگی ژیانی دووەم ئەو ڕقەمانەی کە بڵین من کۆن خوێندومەتەوە سە نازانم ئەگەر لە سێرچابی دۆزیتەوە لە گۆگڵوانە چووکە زۆری ئەسڕێتەوە نێزیکەی 25,000 فڕۆکە کەوتە خوارەوە لە هەموو جۆرێکی لە هەموو جۆرێکی ئەگەر بە مەدەنی بێ بە بار هەڵگر بێتن بە بۆمباردمان بێ بە فایتەر بێتن 25,000 فڕۆکە هاتە خوارەوە کەوت ئەڵمان پێتم وتە تاکو فەڕەنسایان گر کەوتە شەڕ لەگەڵ بەریتانیا نێزیکەی 1400 فڕۆکەی ڕۆیی لەو شەڕ لە ماوەی دەمانگە باش 1400 فڕۆکەی کەوتە خوارەوە بەڵام لە دوای ئەوەی بڵین شێری دەریاکەویستی بکە نەخێر هێزی ئاسمانی بەریتانیا و ئەمریکا توانیان ئەڵمانیان ڕابگرن لەوێنانە باش جۆری فڕۆکەکان چی بوونە و سەردەما جۆری فڕۆکەکان لەوانی کە ئەکەوتە شەڕەوە بەهی ئەڵمان مسەرشمێت ١٠٩ بوو جگەلەوە دوای ئەوە می 26 دروست کرد هەرعینی مسەرشمیدت بەڵام یەکەم فڕۆکە بوو کە بڵین نەفاز بوو ئیتر بەسی نەما ینی شفرە پانکەی پێوە بێ مکبەسی بێتن بەچینەکانی لەو زمانەیە دروستی کرد هەتاکو بۆمباردمانەکانی ئەمریکا لە جۆری فڕۆکەی B-17 B-29 لەگەڵ B-51 مۆستانگ فڕۆکەکانی طبعاً B-51 فڕۆکەیەکی زۆر زۆر باش بوو فیولیشی زۆر بوو سوتەمەنی ئەیتوانی زۆر بمێنێتەوە بەرگری لە بۆمباردمانەکانە کرد کە ئەڵمانیایان قەسفە کرد فڕۆکەیەکی باش بوو بەڵام هەر مسەرشمی ١٩ ینی هین بوو هەتاکو لە ڤیددیۆیەکی ڕاستیە هەیە فڕۆکەوانەکانی بۆمباردمانەکان می 626 بینن کە ڕاتە بێ بەلایەن بە ئاسمانە سەریان سوڕەمێنە شتی وایان نەبینیوە یەکێ لە فڕۆکەوانەکان هاوارەکە وەت the hell is this ئەمە چ جەهەنەمێکە ڕەت بوو ینی بەلایە بەڵام ئەڵمانیا نەیتوانی بە نسبەتێکی زۆر دروست بکاتن کە سەرکەوتن بەدەست بێنێتن بەریتانیاش سپێتفایری هەبوو بە دەرەجەیەک تا لەبیرت نەچێ ئەڵمانیا کە خۆی موشکی زەوی ئەڕ یەکەم کەس کە دروستی کرد بە B1 V2 B1 B2 ئەمانەی دروست کرد بەڵام هەر ئەو تەسیرەی نەبوو تایبەتی یەکەم کە دروستی کرد یەکەکانی سورعەتی نەبوو ئەو موشەکانە باسی کەوتنە خوارەوەی و ژمارە زۆرەی لە ئاسنایی کۆی شەڕەکە فڕۆکە کرد زۆر باس لە سێ فڕۆکەوانی ئەڵمانیە کرێکە یعنی زیاتر لە 1000 فڕۆکەیان قسۆتە خوارەوە بەم سیانەوە ئەمانە چی بلیمەتێ بوون هەر بەڕاستی 1000 فڕۆکەیان قسۆتە خوارەوە بەڵێ
خۆی جگە لەو 3000 لەو سێ فڕۆکەوانی تریش هەیە بەڵام ژمارەی لە شەڕان ناگاتە ئەمانە ینی سەگەر باسی یەکەم فڕۆکەوان بکەین ئێریچ هارتمان بەڵە زۆر ناوی ئەوە هێنرێ هارتمان آخر ڕقم قیاسی بنەوە ئەوەیە ئیتر فڕۆکەوان نییە لە دنیاە لە پێشەونە لە دوای ئەو چەندێک شەڕ ڕووی داوە جەنگ کەس نەیتوانیوە بگاتە و ژمارەوە کاسیش ناگاتە و ژمارەیە ئێریچ هارتمان تەمەنی 18 ساڵ بوو کە چوە شەڕەوە بڵین لە دووەم ساڵی شەڕە بەشداری شەڕی کرد ئێریچ هارتمان لە یەکەم فڕینی هەڵەیەکی زۆر گەورەی کرد خەریک بوو بکەوێتە خوارەوە ئەگەر لیدەرەکە نەبووایە نمبەر 1 کە فریایی کەوت و لێی تووڕە بوو تۆچیەکەی بەڵام دوایەوە فڕۆکەوانێکی سەیری لێ دەرچوو ئێریچ هارتمان توانی لە ماوەی 2 ساڵە 352 فڕۆکەی بەریتانی و ئەمریکی و کەنەدی و سۆڤێتی بخاتە خوارەوە بەتەنیا 352 فڕۆک ڕقمێکی خەیاڵیە سۆڤێت ناوی نابوو شەیتانی فڕۆک شەیتان بەڵێ چونکە ئەو فڕۆکەکەی ڕەششی بۆیە کردبوو بۆی فڕۆکەوانی دژمن بیناسنەوە ئەوە منم ئەوە نەبوو بڵێ لەناو فڕۆکەیە بزر بێ زۆر شەڕیشی بەتەنیا کردووە هەتاکو کەوتووەتە خوارەوە ینی بڵێ ئێریچ هارتمانیان نەخستە خوارەوە نەخێر سۆڤێتیەکان جارێکی بە 11 فڕۆکە لی ئاڵان لیاندا خستیانە خوارەوە بەڵام نەجاتی بوو بە پەرەشوت و گەڕایەوە جارێتر سوار فڕۆکە بوو کەوتەوە شەڕ ئێریچ هارتمان زۆری فڕۆکەکانی کە خستە خوارەوە بڵێ لە دەوری 1970 لە جەبهەی سۆڤێت بوو 1930 ڕۆژە ئەوە بوو بەرامبەر بە بەریتانیا و ئەوانە و جەنگی جیهانی دووەم کۆتایی پێهاتی ئێریچ هارتمان هەر نەکوژرا بوو هەر شەڕێ کرد بە فڕۆکە دوایەوە کەوتە دیل بەدەستی سۆڤێتەوە ئەوانیش 10 ساڵ زیندانیان کرد دوای 10 ساڵەکە بەریاندا و کۆتایی لە ئەمریکا نازانم ساڵی 89 بوو 90 بوو کۆچی دوایی کردە و زەلامە ئێریچ هارتمان جگەلەوە تۆ فڕۆکەوانێترت هەیە فێڵهاڵم باتس فڕۆکەوانێت تریشت هەیە 301 خستە خوارەوە باتس ئەوەی سیر بوو 200 فڕۆکەی خستە خوارەوە بەڵام لە یەک شەڕێکە لێ کاتە توانی سێ B17 بخاتە خوارەوە لە یەک کاتە مەبەست چییە لەوە لە یەک شەڕێکە ینی لێک کاتێکە کەوتە شەڕ ئەمەی خز سوڕایەوە بۆ ئەوە سوڕایەوە بۆ ئەوە تۆ لە بیرت نەچێ B17 کە ئەم قاسیفانە ئەفرن بۆمبارمان فڕۆکەی جەنگیان لەگەڵایە مۆستانگیان لەگەڵایە بۆی ئەمانە بپارێزن ئەماکەوێتە شەڕ لەگەڵ ئەو فڕۆکەیە و ئەبێ ئەوەش بخاتە خوارەوە دوایەوە تۆ B17 ئەگەر سەیریکەی لە پشتەوە دۆشکەی پێوەیە لە تەنیشتەکانیەوە پێوێتی لە بانەوە پێێتی لە بنەوەش ئنجاش لە پێشەوە یانیوە نییە B17کە پێت بڵێ وەرە بە ئاسانی لێم دەناوی شەڕەکاتەوەویش فڕۆکە خاتە خوارەوە جامەی سیربوو لەم شەڕەیە توانی جگەل لەوەی کە فایتەرەکان ئەمانی شەڕی ئاسمانەکەن لە جۆری B51 مۆستانک ئەوانە بخاتە خوارەوە سێدانەی قاسیفاتی ستراتیژی خستە خوارەوە ئەم فڕۆکەوانانە شتێکی سیربوونیانی لە جەنگی جیهانی دووەمە بە سێ فڕۆکەوان گەیان یانە نێزیکەی 1000 فڕۆکەیان خستوەتە خوارەوە جگە لەوانە فڕۆکەوانی تر هەیە سەڵی خستووە 60 بەڵام نەگەیشتوێتە ئەم ژمارانەی ئەمانە کە کردویانێتی و هیتلەریش ئەم فڕۆکەوانانەی ینی ناردی بە دوایانە و بینی ینی و مەدالیی داپیان و خەڵاتیانی کرد زۆر باش من لەم ئەڵلقەی بەرنامەکە باسکردن لە جەنگی دووەمی جیهانی حتمما زۆر ماوە باسکەین بەڵام هیچی وام نەماوە گەر تۆ شتێکماوە لە ئەڵلقەی داتوە باسێکی تری جەنگی دووەمی جیهانی دەکەین بە تایبەت لە شەڕی ئەمریکا و یابان حەزەکەم فۆکس خینە سەرەوە و زانیاریانی کە لای جەنابتە باسی بکەی ئینشاءالله سپاست دەکەم سپاس بۆ واقعی سەلامەت ڕێژگای 964 بۆ کاروباری سەربازی سپاس بۆ بینەریەوە چاوەڕوان بن لە سەعاتی سفر ئەڵلقەی زۆر پڕزانیاری ترمان ئامادە کرد کاتێکی خۆش دەست خۆش ببان دەست خۆش بێ